دووبارە سەڵاو. بەڵێ مام ڕۆستەم پێش ناوبڕەکە پرسیاری ئەوم لێ کردی پێت وایە مێژوو لە کەس خۆش بێت؟ ئیشەڵا لە کەس خۆش نابێ ئەمە یەک دووە من پرسیاری پێشوو ئەوەی کە ئەوی کاکنوشان هەر شتێک بێڵن کاکنوشان وای کردو مەکرەوە بوو بوتم لەوانە عەبدولکەریم قاسمیش ئەو کوشتی خۆ ئەگەر خوا بکەم دادگایەکی وا نەزیح بێتە کایەوە نەک کاکنوشوان لە ئەلف و تایە هەر هەموو بدەنە محکەمە یەک هەرێکە بە پێخۆی چۆن ئەڵێ من ئەینە لەکە هادە لەوە کێ جەریمەی کردووە کێ ماڵی خەڵکی خواردووە کێ ئەرزی خەڵکی داگیر کردووە هەرچی کرابێ من بەش بە حاڵی خۆم فەخر و شانازی بەو محکەمەیەوەکەم لە هەرچی سەرکردەی کووردە چیان کردو نەکو بچنە بەردەم دادگا ئەوە من پێم وایە ئەو وەختەی کوردە بێ بە دەوڵەتە بێ بەشت کە حکومێکی عەدالەتی هەبێ لە کەس نەبوورێ یعنی فەرق نەبێ ئەمە کوڕی فلان ئەمە برای فلان ئەمە خزمی فلان شەید ئەمە فلان بەگزادێ ئەوە نەبێ چووە بەردەم محکەمە نەفەرێکە و لە بەردەم محکەمەیە من هیوادارم محکەمەیەکی وا دروست بێ یەکە بە یەکە ئەوەی ناوێنن بە چنەوەیەک بچێتە بەردەم دادگا و جارێکیش چوو کاکنوشان بۆ بەردەم دادگا خۆی یەک نەفەر چوو هیوادارم ئەو مەسئولانەی تریش و ئەو سەرکردانەی ڕۆک و کاکنوشان بچنە بەردەم دادگا کەواتە تۆ پێ دوایە ئەو دەستی لەو مەسەلەیە نەبوو و تەنها مەسەلەکە سیاسیەکە ناوی ئەو زەق کراوە بەڵێ نارە سەرکردایەتی یەکێتی لێ مەسئولەکە برابای وت خۆ سەرکردایەتی چلوۆنەکە سەرکردایەتی بوو وەرکاکنوشان نەبوو لەبەرەوە و هیوادارم هەر کەسێکی نەکاکنوشان هەر کەسێک لە کۆنێمەکە یەکێتی بووین و ئێستا کە گۆڕانین چیمان لەسرە ئامادەم چێن بەردەم دادگا دادگایمان بکرێ بە پێی وەکو حەق نەک وەکو ئەوەی کە ئەمڕۆ مەسەر هەر لە خوێنەوە ئامر قەبزە دەرەکەن بۆ فڵان بچن بیگرن لە سەرای ئازادی قسەی کردووە یا مامۆستایەکی جامیعە گۆڕانە بچن سەغڵەتی کەن ئاوانە محکەمەیەک بێ بۆ من و بۆ تۆ و بۆ خەڵکی تر و بۆ کاک مەسعود و مامجال چۆن ئاوە بۆ هەمووی بەگێک وا بێ بینەوە سەر پرسیارەکەمان پێت وایە مێژوو لە کەس خۆش بێت؟ وەڵڵاهی شەڵا ئەگەم مێژوەکەمان مێژوویکی باش بێ لە کەس خۆش نابێ پێم وانێ مێژوو چووکم زۆر شتێک بەڵام نازانم چۆن ئەنووسرێتەوە مێژووە وەکوی سەوتمان دوو حکومەتە دوو قانونی هەولێر جای قانون سلێمانی بەنسبەت شەڕی ناوخۆ تۆ چۆنە ڕوانیتە ئەو شەڕە ئێستا چۆنیە بینیت؟ من خۆم بەش بە حاڵی خۆم زۆر دەمێکە دەرکیشم پێ کردووە یەکێک لە ناخۆشیەکانەوە بکە شەڕی ناوخۆ بوو مەسەن تۆ بەجلی کوردی بە زمانی کوردی بەرەبوویتە گیانیەک تۆ بەخۆتەوە شەید و ئەو بەخۆی کوژرا و ئەو بەوێ شەید و بەمێوت کوژرا و یعنی یەکێک لە دواکەوتنی دەوڵەتی کوردی یا برە مافەکانی کورد ئەو شەڕە ناوخۆیانە بوو وای کرد ئەو حەق دووکینێش کە ئێستا هەیە بەرامبەر سەرای ئازادی و شوێنەکانی تر و هەولێر و ناوم خەڵکو پیشاندنەکە هەر ئەگەڕێتەوە بۆ شەڕی ناوخۆیە ترسیان لەوەیە بزوتنەوەک پیا بێ ئەوان نەیەڵێ وازان کە عەدالەت بەرپا بێ ئەوان نامێنن وا هەستەکەن خۆیان وا هینەکەن لەبەرەوە ئیشەڵا هیوادارم ئەم کوردستانە بەرە ئەوە بڕە بە حیاتی شەڕیتیانە بێ و زۆر دژی شەڕی ناخۆشم من هەر لە کاتی خۆشی لە نەوەتوان چوارانەوە بۆ یشتم بۆ دەرەوە زیاتر لەبەر پیا ناچێتە شەڕی ناوخۆوانەوە چون شەڕی ناخۆ لەگەڵ چیەکەی ئێستا مەسەن بۆ من ئەو هێزانە هێنایەن هەمووی کورد بوو بۆ گیان کێ بۆ گیان ئەو کوردە ئەو گەنجانەی کە هاواران کرد بژی ئازادی لەبەرەوە پێم وانێ جایەتر خەڵکی کورد دەستی بچێتە یەکتری مام ڕۆستەم بەشدار بوو لەو شەڕە لە کامە لە شەڕی ناوخۆ ئەی چۆن یەکێتی چی کردو منش لەگەڵی بوو لە ئێستادا کە تۆ لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان نیت چیت هەیە بەو خەڵکەی بڵێ کە تۆ لە دژیان شەڕت کردەوە و جەنگێویت؟ من لەم کەناڵی ئێوە لەم کەناڵە پیرۆزە ئێوە داوا لە هەموو خەڵکو بە تایبەتی گەنجەکانەکەم فریوی هیچ حیزبێک مەخۆن بە گۆڕانی شەڕ بۆ شەڕ نەفرەت لە شەڕی ناوخۆ و لە هەموو شەڕێک بکەن دەکەن لە ناو کوردستان ئاکرێ و زمانی دیالۆک و زمانی ئاشتی بەکاربێ بە قەڵەم و هیوادارم ئەو کەسانی کە ئیسە چەکی حیزبەکانن بەشانەوە قەت ڕووی نەکەنە کەس و کاری خۆیان عاقیبەتەکەی پەشیمانی لە دو یەکێتی و پارتی باشترین نمونەن بۆ ئەو پەشیمانیە ئێستا هەر ئەڵێ مەرحەبا اتفاقی استراتیژیمانەیە یعنی بیران چۆ لە 64ەوە کورد دەکوژێ هەتاوەکو 97 عاقیبەتی پەشیمانیە ئێمە
تاڵاوی شەڕی ناوخۆمان زۆر بینی هەل لە هەشتاکانەوە و هەل لە شەڕی هەکاریەوە بگرە تا ئەم شەڕانی دوایی هیوادارم من وەک پێشمەگەیەکی کۆن وەکەوەی دەستم جزاوە بە شەڕی ناوخۆشە بە هەموو عشەڕێکە ئەمە ببێ بە دەرسێک هەر چاو لە پارتیۆکێتی بکەن کەیسە خۆیان چەکداری ئەو دوو حیزبن قەت دوولێت فەنکیان ڕوونەکەنە گەنجەکان چکم ڕۆژێک دێ محکەمە ئەبێ ڕۆژێک دێ لێ پرسیینەوە ئەبێ و ڕۆژێک دێ ئەو هەرچەکی پێ نابێ تامردن لەبەرەوە مێژوویەکی پاک بخۆمان دەستنیشانکەین جاتر دەستمان نەچێتە خوێنێکتری تۆ پەشیمانی لە بەشداریکردن لەو شەڕە شەڕی ناخۆ بەڵێ بەڵ چی ئیسفادێکم کرد من ئەو شەڕانە من هاچەنێ خۆ شەش جابرینارم لە شەڕی ناخۆ برینارم لەخوا بەزیاد شەڕی حکومەت بوو تیارە و حکومەتوانە بەڵام ئەو کەسانەی کە ئێستا کەمەندا من هیچ شەڕی ناخۆ من کەیان بینم تەریقم فەرموو ئەو عاقیبەتەکەی پارتیۆکێتی وا بخوان پارە بەشەکەن و مڵک بەشەکەن ئەمش بە گۆچانێکە و کەمەندامە و هیچ حقوقیشی نەدراوەتی بەڵێ مام ڕۆستەم گەربینە سەرباسی هەفتەی شوبات تۆ چۆن دەڕوانی هەفتەی شوبات و ڕووداوەکانی دوای هەفتەی شوبات وڵای خۆ ئەمەی هەفتەی شوبات وا نەبوو ئەوان وایان لێکرد پەلامار لە قوچی و پەلامار لەق نەدرا بوو هەمووی بە تیشێت هاتبوون بە کراس و پانتۆڵ هاتبوون خەڵ بچێ پەلاماردا چەکێنێ بە چەک پەلامارە درێ پەلامار بەبەر نییە مەسەلا بڵێن هەرچی جامی لقی چوارە بشکە بڵێن شکاوە پەلامارش درا چ پێویستەکە لێت فڕم کردناو عالەمە بەجارە 6 و ئەوە کەس برینار و ئەوەش بکوشی ئەیسە جوابی خەڵک چۆن نەدەنەوە ئینسان لە هەموو دنیا مزاهرە هەیە ئێمە چەند جار لە ئەوروپا مزاهرەمان کردووە دژی هێرش بردنە سەر ئەوەی تورکیاکە هێرشی کرد بۆ کوردستان بەڕێک و پێک پۆلیس دێ لەگەڵ تا بەردەم سەفارەتی تورکی هەرچی و تافی خۆت و داوای خۆت و مزەکەی خۆ دەیدێت و گەڕێیتەوە بەڵام کەس تا ئیسا تەخیل لە خۆپشاندەرێ نەکوت لە ئەوروپا لە هەر وڵاتێک لە وڵاتان بەڵام لێرە هەر هیچ نەکاتجاران باشەوە ئەوێ وتمان لق بوو خۆ ئەمانی تر پەلاماری شوێنە درابوو ئەوی 29 مام یا ئەوەی بەردەرکی سەراکیمیان پیاکردن چی بۆم شتەکەی دووکەڵەکە خۆ هیچیان نەکردبوو کەس چەکی پێ نییە مزارەتی کەسی چەکی پێ نییە یا ئەوانش قەینا ئەو تەلەبانەی جامیعە کە کۆستەریان پاسانەی بردیان بۆ قولەڕێسی لێدایان نابوو فەقیران ناخب قەیناوە وتمان کوڕەکان بە نەوعێگەتوان بۆ سەراوێشتێ ئەی کچەکان چی بکەن من تا ئێستا وەکو پێشاش باسم کرد قەت بەعسم نەبینی سوکاتی بە جامیعە بکە مەسەڵەن جامیعەی گواستەوە بردی بۆ هەولێر زانکۆی سلێمانی بەڵام کەسی نەکوشت و نەگرت و بەرشەقی نەدا و ئەتکی نەکردن تۆ بچی قژی پرچی مامۆستای جامیعە بگری ئاوای لێکەی و لە مامۆستای جامیعە بدەی مامۆستای جامیعە کەم نییە حرەمی جامیعە کەم نییە لە وڵاتان تۆ مامۆستایەکی جامیعە عالمێکە بێ دەموچاوی شینکەیتەوە یا نووسەرێک قەڵەمەکەی نووسێتی خراپی نووسێت و خراپ جوای بەرەوە پێویست ناکە جام ڕەشێک بێت و چوار پەلی بشکێن و فڕیدەن و داش بێ قسەیەکیش بکە خەڵکی لێ هاندێ وڵا وتوێتی مەسەڵەوەی ڕێبین هەردی وڵا هەچی پەتپەتی ناپیان کردووە ێ با دوو قسەش بکە لە تەلەڤیزۆن با بڵێمان لە باشە هەوڵ دەخراب مەبە مەسەلا مەڵێم ئەی یەکێتی یا پارتیەوە لە بەعس خراپترن ئێ هەوڵ دەخراب مەبە جوابەکەت ئەوە بێ خراپ مەبە وەنیە تۆ بەم نەڵێ وڵا لە ئەسکەری بەعسە سوورەکان خراپتری باشە بێ هۆشکەم وانەکەم وەنیە وڵا نابێ ئەوە سوکایەتیە و بە خەڵکێکە و بۆ سوکات دە هەوڵ دەوامەکە دیارە تۆ وات کردووە ئەی تادا من حەزەکەم پێتان بڵێم لەم منبەرەوە زوڵم هەر زوڵمە تۆ لێم کەیت بەعز لێم کە پارتی لێم کە یەکێتی بێ تورک بێ عەرەب بێ زوڵم هەر زوڵمە یعنی زوڵمی کورد خۆشە و هی بەعز ناخۆشە زوڵم هەر زوڵمە کە تۆ لێمە دەی دانێک مەشتێنی ێ بەعزشە لێمدا دانێک مشکان مەسە ئەوەی کە بە ڕێبین هەردی و بە هین ئەمەی ناوچم ئسماعیل کرا و ئەو کوڕانی کە کوژران بە فیشەکی یەکێتی و پارتی فەرقی چییە یەکەوە تۆ وا مەکە باوا فەرق نەکەن مەسەڵەن بڵێن کە من ئەڵێم تۆ وەکو ئەسکەری فڵان شوێن وای یە تۆ هەوڵ دەوامەکە لە باتی خۆی چاکە دێشتان ئامر قەبزی بۆ دەرەکە هەڕەشەی لێکن وڵا ئەتکوژین و ئەتبڕین و یخۆ قسەی کرد و خۆ نەچۆتە سەر کەس
ئەنجاش زۆر بە ئەدەبەوە لە کەناڵەکەوتی من ئەو کوڕی لی دامەوە ئاگای لێنەوە بە ئەمر کردوێتی سەش بێ داوەتێکم ئەویان بۆ باز ناکەن بەڵام ئەڵێ لێم دراوە ئەوەی بە من کراوە لە زمانی بازیش پێم نەکراوە ێ ڕاستیشەکە. بەڵێ پارتی دیموکراتی کوردستان دەڵێت تا هێرشکەرانی ئەو کەسانی هێرشیان کردە سەر لقی پارتی لە ناو شاری سلێمانی دەستگیر نەکردن ئامادەنین ئەو کەسانی تەقیان لە خۆپیشاندەران کردو ڕادەست بکرێنەوە. ئێجا ئەو کەسانە کێن؟ گەنجی شارەکە بەیان ڕۆشت و ئەوان بەردانتێک ئەمەش بەردانتێک بەرد خۆ تەقەنەوە بەرد بووە. ئێجا باشە حەزیەکەی ما بن بە خۆیان قانون بەدەست خۆیانە بۆ ناچن ڕەشبگیری بکەن لە خۆیانەوە چی گەنجە لە بازار بگرن بڵێ ئێوە تعداتان لە کردووە. با بە خەڵ ئەلەمی ئەمریکا سووتێنێ خۆ لق لە ئەلەمی ئەمریکا مهمترە. ئەمریکا جێشی لە معالەمە هەیە سەید العالەمە ئەم وڵاتە وازان پارتیۆکی دی ڕزگاری کرد ئەمریکا ڕزگاری کرد. ئێمە خۆمان ئەمان خەڵک بە کەمەزان خەڵک باسی ڕاونە من خۆم هیچ لەو قیادانەی پێشمەرگە کە هاتی ناو سلێمانە حەزەکەم بزان لە حدودەوە تا ناو ئەم سلێمانە خەڵک پاچی کردەوە خەڵک و شانە چەکدارەکان ئێمە هاتین بەس ئەم نەسوورەکە مابوو ئەوەی کە فشاکە لەسەر تەلەڤیزۆر من لە فڵان شوێن وام کرد پەلامارە هەمووی ئەسڵی نییە هاتین ئەم شارە بەس ئەم نەسوورەکە مابوو ئێمە بەشدار بن کوڕێک لەگەڵ من نابوو شەکەریم نابوو خەڵکی باقیسەر بوو شەهید بوو لەگەڵ یەک دوایترە ئەمنەکە گیرە لەبان مەقان بەولا لەولا چەمچەماڵ و تووشی تەقەبووین تا چەمچەماڵ تا حەدای هەرچی حیزبەکەم بڵێ من لە فڵان شوێنە فیشەیەکم تەقەن ئیتر بە خەڵکی چییە فرۆشتنەوە خەڵکە وڵاتی ئازاد کرد و شۆڕژی خەڵکە کاڵێن پێشمەرگەی خەڵک من لەمین بەرەوە داواکەم ئەو کەسانی خۆیان بە پێشمەرگە ئازان پشتی خەڵک بەرنەدەن و لەگەڵ معاناتی خەڵکا بن چووکم کە ئەڕێی پێشمەرگە کاڵی عسکەری مەسەن سەیکە تەجروبەیەکی ترمان زندوو هەیە جێش لە مصر لەگەڵ خەڵکا بوو ئەمن ئاهاتن تعدا بکەن نیانهێشت لە تونس جێش لەگەڵ خەڵکا بوو لە سووریا چووکم جێش لەگەڵ بەعسایە ئەوە تا زانچی لە خەڵکە ئەنکە بێ جێش خۆی بەخی مڵکی خەڵک و حکومت بزانێ بە تەوجیهی ئێستا خۆ الآن مەسئولێکی یا پارتیەکی تێوەسی بە شەڕ ڕاگیرسێنە الآن بە یەک دقە هێزی لە بەردەسە کە هێزی لە بەردەست نەبوو مەجبورە ملکەچکە بۆ داواکانی خەڵک ئەڵێ جادە نیە بێ بیکە خستەخانە نیە بێ بیکە مەکتەب نییە ئێستاش مەکتەبە کۆنەکانی حکومەتی بەعسێ تیا خوێنە خەڵک سێ دەوام هەیە لە یەک مەکتەبە معقولە ئەم هەموو پارە زۆر نەتوانین دە مەکتەب لەم شارە دروستکەیت هەر ئیشیش بۆ خەڵکەکەیتەوە مەسەن تۆ بڵێن بۆ منە لەم شارە 100 مەکتەب 50 مەکتەب دروستکە بزان چەند مامۆستای ئێوێ ئەو تەلەبێ جامعە کە تەخڕجای بکەم مامۆستا لەوێ چەند فەڕاشی ئێوێ چەند خەڵک بە ڕەفاهەت ئەخوێنێ چەند وەک چۆن اقتصادی خەڵک باشەکەیت یعنی خەڵک بێکار نابێ ئەمە هەر مەکتەبە کۆنەکانە بەینی لە 8 تادا دوامێکە تا 12 دوامێکە ئەسر بەعلم لە ئەوروپا لە 8 دووسێ تەلەبێتەوە باشیش فێرە بێ چاکشە چێ بەگوێ هەر ماڵە ئیمکانێتێ مامۆستای کردو بە تەلەبەکەی یەکەی جاران وا بوو. بەڵێ مام ڕستم بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان دەڵێن کە ئەو کەسانی هێرشیان کردوتە سەر لقەکەیان دەستیان لە پشتەوە بۆ لەلایەن کەسانی ترەوە هاندراون یعنی چۆن بڵین خۆڕسک نەبووە لە خۆ شتەکە دروست نەبووە بە دەسیسە نێردراون بۆەوێ وڵی تر خۆیان حکومەتن ناڵێم چۆنیان بێ وای لێکن ئەتوانن برێن ئەمە خەتای گۆڕان بوو ئەتوان بڵێ خەتای کۆمەڵی ئیسلامی بوو ئەتوان برێن خەتای گرتوو بوو ئەتوان کامە ناشین و قسەی خراپەتوانەوە برێن ئەینا مزاهرە لە پێش دەرکی سەراکرا و بە بڵاوبوون هاتنەوە لەوێ ئەمان لەبانەوە گاڵتیان بە مزارەتچیەکان کرد و لیان هەڵگەڕان و گەنجە و خوێن گەرمەوە بوو بارە ئەینا نە کەسی لە پشتەوە بوو و خەڵکی لە پشتەوە وایە بەو نوع لە پشتەوە نابوو ئاوا ڕەشە کوژی بکەن بە خەڵک یعنی تۆ سەیری شیتە ڤیددیوەکان کە یعنی ئێمە چون کەروکمان گروامان نەکرد هەر ئەو کەروکە کە پڕی بوو لە استیخبارات و ئەمن نامچی بەو نوع ئەبەر نەبووینە گیان خەڵک بەتەقە کرد. بەڵێ مامڕۆستم بەشدار بوو لە خۆپیشاندانەکان خۆپیشاندانەکانی بەردەرکی سەرا بە خوێندنەوەی تارێک بێت بەڵێ چون خۆت بەشم بۆ دام ئامادەش میستش ئەم جارش بچنەوە دێم ئەچم لەگەڵیانە و ئەی من لە خزمەتی خەڵکم خۆم لە خەڵک جا نەکردوتەوە بۆی ئەم هەڵبژاردۆ لەگەڵ خەڵک بم چونکم خەڵکە داوایکی خراپیان نەکرد بوو
نەیانتو بوو کەس عیدام بکەن ئازادی مافی خەڵک مافی خەڵک شەفافێت بودجەی خەڵکی لێ دێ ئەم نەوتە بۆ کوێ ئەدەزرێ ئەم گومرگەکی ئەچێت گیرفانی کێ ئەم سەری بێ ئەچێ بۆ کوێ ئەمانیان باس کردووە خۆت جنیان بە کەس نەداوە گەنجی وڵاتەکەی خۆتە و کوڕەکەی خۆتە و هەرێکێ لەوانە ڕەنگە ئەسکەرەکانی کە بەرامبەریان وەستابوون ئامۆزا و پورزای ئەوان بن خۆمە لە هینەوە نهات لە مسر و ئیسرات نەکرابوو خەڵکی ناڕازیە و دێتە سەر جادە ئەمڕۆنە سبەی دەجاری تر بیجایتر خەڵ هاتە سەر جادە خۆ نابێ وای لێ بکەن یعنی سە من وایان لێ کردووە خەڵک پەنا باتە بەرچەک چون بە ئاشتی لێت قبڵ ناکە ئیتر خەڵکی ئەمە کاتی خۆی شۆڕ چۆن دروست بوو حکوومەتی باز ئاشتی لێ قبڵ نەکردین دەستمان ناچەک چوونە شاخ لەبەرەوە نەتیجەکەی بوو ئەوان خراپە خۆیان دوای تووشی زەرمەند دەبن هێنا خەڵ لە شوێنی خۆیەتی میلەت چەوە ناڕە ئەوەی کە ئەڕوا حیزبی خراپ و خەڵکی خراپ و ئەوانەی کە تەعاداکەن ئەوانە ئەڕۆن چۆن فارسە لە ڕەفتەنین بەڵام خەڵکی میلەت لەژێ خۆی ئەمێنێ بەڵێ ڕخنەی ئەوە لە معارەزە دەگیرا ببوورە هەرسێ لایەنەکەی معارەزە بڵین زوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی کە بە شێوەیەکی ڕسمی نەچوونە پاڵخۆ پیشاندەرە بۆچی ئەمە نەکرا لە کاتێکدا داواکاریەکان هەمان داواکاری بوون پشگیریان لە داواکاریەکان خۆش وایە ئەو گلەیە هەیە کە وەکو پێویست بە قوتەوە نەچوونە بابرێن هەموو هینا هێزی خۆیان نەخستە گڕ بۆ پاڵ پشتی خۆپیشاندەرەکان پێم وای بڕەنگ وتیان هەرەوە نەبەسە و ئەوا باشە و بەڵام پێت وایە خۆپیشاندەران ئامانجی خۆیان پێکابێت بەو ژمارەوە واللهی تا حەدێ پێکایەنە چووکم ئێستا ئەوە ئەم گفتوگۆیە هی ئەوەی بەردەرکی سەرایە چاکسازیەکەین خۆشان ئەڵێن ئێمە گەندەڵی هەیە ئەوەی پار بۆ نیان گەندەڵی هەیە پێرار بۆ نیانەوت خۆ پار و پێراری ژەرە بوو لەوتی بەعز ڕووخاوە و دۆلار پیا بووە ئەم گەندەڵی هەر پیا بووە هەیە بەڵام ئێستا وردە وا خەڵک حتا ڕئیسی حکوومەت خۆی لەسەر تەلەڤیزیۆنی بەڵێ هەیە گەندەڵی شوێن داگینەکە بەڵێ کیە ئەی بۆ نایکەیت من ڕئیسی حکوومەتم بەیانی سقالاکەم وڵاتەکەم بێتە سەر جادە دژی من وتابرە ئەرم بەسەر چاو من نابایەکێتر خۆی یەکی ڕێوزران نەمێ ئەمرێ نە لە برسا ئەمرێ و نە پێشێ و بەعکسەوە هەر کەسێک لەم حکوومەتە ئیستقالە بکە پێی گەورابێ چون هیچت پێ ناکرێت وەکو پێشا بازمان کرد ماسلمانی ئەگەر خراپەیەک بگرێ خەتای حکوومەتەکەی و محافظە ئەوەیە ئەگەر قبولی نەکە ئیستقالاکەم کە قبولی کرد معنە ئەو تاوانبار یعنی هەر کەسێک لەم شارە شتێکی لێ بەسەر بێ حکوومەت بەرپرسیارە پێت وایە گەر هەرسێ لایەنەکەی ئۆپۆزیۆن بچووبانە پاڵ خۆپیشاندەران ئەنجامێکی جیاوازی هەبوایە واللهی نازانەوە بڵم مەبەستمەوەیە بە هەموو لایەن گیرانیانەوە لە جیاتیەوەی حجمەی گەورەترە بوو ئەگە احتیمالیش بوو هەرای دەبێت مەسەنەوە خۆ نەکرا بەربوونە تەقەکردن و خەڵکوشتن و غازی ئاسا بچی بۆ مەخسیان ئەوەی لەلایەن هێزە ئەمنیەکانی بڵین یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتەوە کرا کە لە سەرای ئازادی بڵاویان کرد و بڵاویان بە خۆپیشاندەران کرد تۆ چۆن دەڕوانی تام کردەوەی وەڵا من پێشاش باسمان کرد هیچ شتێک بەهێز چارەسەر ناکرێ من باسم کرد لە شەستەکانەوە کورد یەکتریە کوشێ ئامانجەکەی دانیشتن وانە حکوومەتیان بە یەکوت پێکنا و پەرلەمان وترە و حکوومەت و پەرلەمانی کارتونیش بێتر مویمە هەیە دائیمە لە ڕێگای ئاشتی و دیالۆکەوە توانیش بێ بەڵام مەسەلا بۆ نمونە بەیانی خۆپیشاندارێتر بوو 4 کەس کوژرا ئەی دەکەسیش پەلامار چەکی داخوارەوە زەحمەتەکە ئیسیدانێک دروست بوو بە کەس ناکوژێتەوەی تر ینی دائیمە بێ حکوومەت عاقڵانتر بیرکاتەوە چون ئەو ساحبی خەڵکەیە هەموو شتێ بەدەست ئەوە پارە بەدەستەوە جێژ بەدەستەوە نەک ئەوان بێن ئەوان هەڕەشیانە کرد هێشتا حکوومەتە ڕەشتێک جاروا بە حکوومەت مزاهرەیە کرد تۆ حکوومەتی خۆت مزارەی لە خەڵکە کرد ینی وەک چۆن بڵێ حکوومەتەکە لاوازە حکوومەتی حیزبە وەکو شەترەنج جوان بەکارێنن مەسەن بجوولە مەسە من وەزیری دیفاعم بڵێ هێز بەرەم نایبم ئەڵێ بۆرم هێز بەرم بۆ گیان کێ بم بۆ جەبەڵ حەمرین بەسەر چاو بۆ سلێمانی نایبم فەرمی سقالاکەم تەواو پێی گەورە نابم پێی گەورابی شتێک بڕیارێک زایل سەقەتە نەیکەی ئیسقالی لە سەر بکە پێی گەورابی بەعکسەوەی بە خۆشەویستی خەڵک
بەڵام تۆ بێ هەڕەشە گڕۆشە لە خەڵک بکەیت یا دوجا تۆ بە دیاچاو عالەمەوە جێشی دنیان هێناوە ناو سلێمانی ساشەوە تا لە دەوری سلێمانی ئیڤاشکاوی دنیان هێناوە خڕان کردەوە و میلەتی کورد بۆ ناترسێ سلێمانی بۆ ناترسێ سلێمانی لە زەعیم سیدیق قبول نەکرد سلێمانی لە عوسمانی قبول نەکرد سلێمانی لە کەسی قبول نەکرد بەڵێ مام ڕۆستەم باس لەوە دەکرێت کە ئەو کەسانەی لە ئەنجومەنی بڵێ سەرای ئازادی بوون و ئیدارەی ئەو وەزعیان داوە ئیدارەی خۆپیشاندانەکانیان داوە لە گردەکەەوە ئاراستە کراون و زۆربەی کاتیش لەوێ بوون و لەوێ بینراون ئەمە تا چەند ڕاستە وڵا گردەکەوەکو پشت و پەنایەکە بۆ هەموو کەسێک ڕەنگە هات بێشتن هەموو لایەک دێتە گردەکە هەموو لایە دێتە گردەکە و دوجا پشت و پنایشان بێ گوناحی نەکردووە خەڵکێکە گەنجێکە هەمووی خەڵکی شارەکەی و داوای مافی خۆیانەکەن ئەگەر بێن پرس و ڕایکش بکەن خۆ عیب نییە ئێستا من جاری وایە ئەچم شتێکەکەم پرسەکەم پرسکردن عیب نییە ڕاوێشکردن ئەم حکومەتە بۆیە سەقەتە پرس ناکە خۆی سەم حکومەتی کوردیەوە خراپی و سەقەتەکەی لەکە پرس ناکە بابێ ڕاپرسێ بکە ناو خەڵکە بچەند ناو بازارە خەڵکی نێمە چی بکەین باشە خەڵشتی باشیان پێڵێ کەواتە تۆ پێ دوایە ئەوان هاتوون بۆ گردەکە بۆ پرسوڕاو بۆ ئامۆژگاری نەک ئێوە ئەوانتان بان خەڵ خۆی دێت حتا گۆڕان خۆ نەچوت دەرگا بە دەرگا لە توان نابیتە گۆڕان ئەگەر گۆڕان بێت بکەن بەعکسەوە خەڵ خۆی تامەزڕۆی گۆڕانە بۆ حکوومەتەکە سەقەتە یانێ چاکی بکەن ینی گۆڕان لە چیوە دروست بووە گۆڕان لە نەحەقیەوە دروست بوو شۆڕش لە نەحەقیەوە دروستە بێت ئێمە بۆ شۆڕشماکە لە زوڵم و زۆری بەعس ئێسش خەڵک بۆیە چێ مساهراکە ناڕازیە لە چی بۆی بکە مەسە ئەڵێ من بێکارم بێکاری بۆ بدۆزەرەوە هەوڵ دەبیژێنە چون سەروەتەکە زۆرە ینی ئوردن بزانە ئێمە بەقەدەر ئەم سێ چوار دەوڵەتەی تەنیشت خۆمان ئەم هەموو دۆوەک و هەولێر و سلێمانیە بەقەل سێ دەوڵەت ئەمە زیاتر پارە بوجە دێتە وڵاتە جگە لە ئەمە لە گومرگ و لە زەریبە و لە نازانم پارەی هەواش وەرەگرن جگە لە ڕسمی سیارە و لە ڕسمی نازانم تاپۆنە ئەنوە ئەشکال پارە دێتە ئەم کوردستانە دەبڕ بەردەرکی سەرا ئالو ناو شۆڕ بەرەبزانن چەند نوسڵکە دەبینی بەڵێ هەیە پارەی عیادەی پێ نییە سە دوێنەیەکی پیشاندا وتی بۆ ناو شەبە دەخۆی وتی وڵا پارەم نییە معقولە لە ناو نەوتا و لەنا ئەو معدەنیا بژیت و حکوومەتی خۆتە بێ خەڵنان و شەربەت بخوا بە نیۆڕێ بەڵێ دوای هەفتەی شوبات دوای کوژرانی دەکەس و برینداربوونی چەندینی تر و دوای ناکۆکیەکی زۆر لە نێوان لایەنە سیاسەکان بە تایبەت بڵێن سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆن و دوو پارتە فەرمانڕەواکە ئێستا دەبینین ئێستا دوو کۆبوونەوەی پێنج قۆڵی ئەنجام درراوە چۆن دەڕوانیتە ئەو کۆبوونەوەانە وڵا پێشش باسمان کردمان ئێمە نامانێت کۆبنەوە بۆ کۆبنەوە بکەین دوو کۆبنەوە کراوە تا ئێستا ئەوەی هەبووە خراپ نەبوو باش بە باشیاتەوە وعدیشان ناوە 100 ئەم شتانە مەشروعانە جێبەجێ بکەن هەڵیان کردو بۆ 20 مانگ یعنی چون وەرەقان زۆرن ئەی خوێنەوە مناقەشێک نەکەن لە 20 مانگ بۆمان معلومە بێ چاکیان کرد ئەو ئەمینمان لەسەر و خۆگەر نەشات نەژێربایتر من ناچین بۆ کۆبنەوەی درۆ بچی لەبەر کامێرە پێ بکەنیت و دەست بادەن و ئەوانە خەڵک دەوە تێری خوارد خەڵک ئێستا وەرەقی سپێ خوێنێتەوە وەکو بۆم باسی خەڵک خەریکی فەیسبوک و کۆمپیوتەر و ئیتر ئیخباری عالم دقە بە هەموو سەر سەعاتی خەڵک مناڵێکی ئەمە گوێ ئیخبارەگرێ لە ئینتەرنێت ئێستاکە لێ قساکرد لە ئینتەرنێت دەرەچێت لەبەرەوە باوی درۆ نەماوە بۆ خەڵکی بکەیت وەڵا کۆبنەوەکانمان ئیجابی بۆ فلان و ئاو ڕۆژە بختانیان بۆ ئەومە متحیدە کرد چۆن جوابیاندانەوە نوێنەری هینی ئەمەی ئەومە متحیدە ناوچە وەکیلەکەی بەڵێ جوابی دایوتی نەخێرەماتی و نەسیحەتیان کوردمانە نابێ وا لە خۆپیشاندەران بکەن ئەوان بەعکسەوە وتیان وڵاتێکی دیموکراتیە وایە ئەمە بە درۆان خستنەوە درۆ ناخوانی تر وەکو چۆن جیازێکەیە لە ئەمریکا گە درۆ بکە یەکسەر پێتاڵ لە درۆت کرد بڵێ خەریکە وای لێتە والیاتەوە یەک کۆبنەوەکە ناو بازار خەڵک باسێکە لە کۆبنەوەکە وابوو وابوو یعنی وعدی درۆدان بە خەڵکی تر گوزەشت ینی بەسەر چوو بەڵێ ماوەی بەرنامەکەمان بەرەو تەواوبوون دەچێت پێمان خۆشە گەر شتێک ما بێت و باس نەکرد بێ و پێت خۆش بێ باسیکی بێڵیت وەڵامێتر هیوادارم کەس بختیان بۆ ئەوی تر نەکا هەموو ڕۆژێ لەسەر تەلەڤیزیۆن فڵات چووکم هەمومانوەکو پێشتر باسمان کرد ڕابردوو زۆرە قەتڵ و ئامی خەڵک زۆر کراوە لە بینەم دوو حیزبا و بە نەحەقیش خەڵک زۆر کورێتەوە نە خەڵ نێنە سەر تەلەڤیزیۆن فڵان وای کرد و ئەمەی کرد و بە دوای کلینی چاکایە بگەڕێن بە چی چاکرێ وەسەکە
ئەو بدۆزینەوە نەک هەڵکوتانە سەر مزاهرەتی و هەڵکوتانە سەر ماڵان و ئامر قەبز دەرکردن بۆ خەڵکی فەقیر و هەژار ئەوانە وڵات چاک ناکە داوتێن ئەوەی حەزەکەم ئینشەڵا ئەو حیزبانە بەخوا بچنەوە بێن گوێ لە داواکانی خەڵک بگرن بەڵێ خەڵک سەر چاوی شتێکە بەڵێ مام ڕۆستەم زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی چاوپێکەوتن ماندوومان کردی و دەستە خۆشمان بژیت سپاس بینەرانی عزیز چاوپێکەوتنی ئەم جارەشمان کە لە دوو بەش پێکاتە بوو کۆتایی هات تا چاوپێکەوتنێکی تر لەشتان ساغ و ماڵتان ئاوە